لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگبوون کە ئەم بەرنامەیە تایبەتە بە دروستکردنی پێشەنگی چاک کە پێشەنگێک خاوەن پەیام بێ، هەروە پێشەنگێک خاوەن بەهاو، هەروەها بەهای بەمەزمان لە بەهای جوانی وەکو بەهای ئیمانی و بەهای نەفسی و بەهای ئەخلاقی، بەهای ئەزمموی و هەروەهای بەخشیندا. وەکو دیارە باسی چەندەها بابەتمان کردیە کە ئەم بەرنامەی 43مین بەرنامەیە تەنها لەسەر پێشەنگبوون کە لە بابەتەکانی سەرەتا باسی پێشەنگبوونمان کردو، پێناسە پێشەنگبوونمان کردو، هەروە ئەو شتانێ دەبتە هۆی پێشەنگی چاک دەتوانین بەرهەم بهێنین، هەروەها ئەو سیفەتە خراپانەی گوتم باسمان کرد کە پێویستە پێشەنگ لێ دوور بکەوێتەوە. لە پاشەوە هاتینە سەر 5 بنچینە. ئەو 5 بنچینەی سەرەکیمان باس 5 بنچینەی سەرەکی هەیە گوتمان کە بەرنامەکەی ئەو بەرنامەی ما هەموو لەسەر ئەو 5 بنچینە دەبێت کە بنچینەی یەکەم گوتمان گرنگجیدان، بنچینە یەکەم کە بۆ ئەوەی پێشەنگێکی خاوەن پەیام و بەهایەکی جوان بەرهەم بهێنین. نەک دەبین ئێستا کە چەندەها کۆمەڵە کەسێک هەیە ئەستێرێ و هەروە پێشەنگە خۆی بە پێشەنگدا دەنێ، بەڵام پێشەنگێکە خاوەن پەیام نییە، بەڵکو خاوەن بابەتێکی مادی یان بابەتێکی چەندها پەیوەندەکەی پێشەنگە لە ڕووی چێژ و هەروە پێشەنگە لە ڕووی خراپیدا. ئەوکەی ئێمە گرنگی پێ دەدەین کە لەوێ پێشەنگێکی چاک دروست بکەین کەم گوتمان 5 بنچینەی سەرەکی هەیە. 5 بنچینەکان یەکەمیان گوتمان کە بەهایەکان کە پێویستە ئەو کەسەی کە دەیهێبتە پێشەنگێک چاک دەبی بەهای هەبێ. گوتمان بەهایەکانیش دەکرێتە 5 زۆر. 5 زۆر بەهامان هەیە، بەهای ئیمانیمان باس کردووە، بەهای نەفسیمان باس کە بەهای دەرونیمان باس کە لە ڕووی دەرونی چۆن بی، هەروە بەهای ڕەوشتیمان باس کردی کە چۆنبی، هەروە بەهای ئەزممویمان باس کردن لە ڕووی ئەزمموی چۆنبی، هەروە بەهای بەخشینمان باس کردی کە لە ڕووی بەخشیندا چۆنبی. هەروە لە پاشەوەی هاتینە سەر بنچینەی دووەم گوتمان دەبێ ئەم کەسەی دەیهەوێتە پێشەنگ دەبێ پلانی هەبێ، وەکو باسمان کرد خوای پەروەردگار کاکەی باس دەکە وەقسد فی مەشیکە، ئەگەر بێت و وەقسد مەبەست هەوێ لە مەشی لە ڕۆیشتنەکەتدا کە خوای پەروەردگاریش کە کاتێک دنیای دروست کردووە کە دەبینین پێش ئەوەی دنیا دروست کردی هەموو مەقادیری هەموو شتێکی تۆمار کردووە لە لەوحی مەحفوظدا، کەواتە ئەمەش بەڵگەی لەسەر ئەوەیە کە پلانێکی کەونی هەیە لەلایەن خوای پەروەردگار بۆ ئەو مەخلوقانە، بۆ ئەو مەخلوقە، بۆ ئەو کۆنەی کە دروست کردووە. گوتمان لە بابەتی پلانێش کە پلانمان نەچێ هەبین یەکەم کە باسمان کردی پلان لە بوار، دیاریکردنی بواری خۆت، ئەو بوارەی دەتەوێت تێدا پێشەنگی چۆن دیاری دەکەی لەسەر بنچینەیەکدا لە بەرنامەکانی پێشوو باسمان کردی. هەروە ئامانج ئایا ئەهدافەکانت چییە، دیدەکانت چییە، ئەوەشمان باس کرد کە لە پاشەوە هاتینە سەر پلەبەندی. هاتینە سەر پلەبەندی کە باسی پلەبەندیمان کرد کە دەبی کەسی پێشەنگ پلانی هەبێ، پلانێکی تۆپمەی هەبێت لە بۆ ئەوەی پلەبەندی دابنێ لە کارەکانی خۆی، پلەبەندی لە بینی خۆی و هەروەها هەرماڕۆ مدار، هەوڵ پلەبەندی لە بینی خۆی لەگەڵ ئاینی خزمەتکردنی ئاینی، هەروە پلەبەندی خۆی لەگەر چی لەگەر نەتەوەکەی خۆی، هەروە پلەبەندی خۆی لەگەر چەندەها دەوری تر کە ئەم کەسە هەیتی لەم ژیانەدا. کە یەکەم پلەبەندی کە ئێمە لە بەرنامەی 41 باسمان کرد کە بەرنامەی 41مان باس کرد باسی کە پلەیەک لە کەسێکی پێشەنگی پەیامدار پەیامی هەبێ و هەروە کەسێک بێ کە موسڵمانی کە پێشەنگی موسڵمانامی دەهەیە، وەکو کاتێک دەنگ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە کە ئەو ئوسوەیە ئەو پێشەنگبوونە دەبی یەکەمشت پلەیەک کە گرنگی تەواو بە ئاین بدا، کە ئاین بە پلەیەک دابنێ، ئاین لە ژیانی لە هەموو شتێک گرنگتر بێ. بەو جۆرە دەتوانانی ئەو کەسە کە پێشەنگبوونی خۆی بپارێزی. ئەگەر بێت و ئاین لە لای ئاین مەبەستمانچی ئینجا لەم ئاینە ڕەزامەندی پەروەردگاری، ڕەزامەندی پەروەردگاری کە پلەیەک بی تەنها مەبەستەکەی لەو کاری دەکەی کە خزمەتی ئاینیش دەکات، تەنها مەبەستەکەی ڕەزامەندی خودای ئەڵڵا تەعالایە.
پەروەردگارە بۆیە ئاین دەبتە پێوەرێکی سەرەکی چۆن باسی بەها ئیمانیەکانمان کرد کە بەها ئیمانیەکان دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە لە بەها نەفسیەکان و ئەخلاقیەکان و هەروەها لە بەها ئەزمونیەکان و هەروە خۆبەخشەکان دەتوانی کە پێوەرێکی جوان بی و هەروە پارسەنگێکی جوانی کە زەگەل لە هەڵە بگەڕێتەوە بە هەمان شێوەش کە کەسێک دێ باسی پلەبەندی دەکەین ئێمە لە بۆ پێشەنگدا کە پلە یەک کە نمرە یەک بۆ ئەوەی گرنگجی پێ بدە لە ئەولەویاتەکانی خۆی لە گرنگترینیان کە ئاینە هەر کاتێکیشدا هەر بەرژەوەندیەک ئەگەر بێت و پێچەوانەی ئاین بۆ کاتە تۆ بەرژەوەنی ئاینەکەت هەڵدەبژێنی نەک بەرژەوەندی سێ بەرژەوەندیەکانی تر هەبژێنین یان پلەبەندیەکانی تر هەبژێنین وەکو نمونەشمان هیناوە لە ئیمام ئەحمەد کە چۆن کاتێک کە لە سەردەمێک کە معتەزیلەکان اعتیزال کە فکری معتەزیلی کە باو بۆ هەروەها فکری معتەزیلی کە دەوڵەت پشگیری دەکرد کە بە جۆرێک لە جۆرەکان داوایان لە ئیمام ئەحمەد کرد کە شتێک بڵێ بەڵام قبوڵی نەکرد لەبەرزی لەبەرەوەی کەسێکی پێشەنگە کەسی پێشەنگ بە شێوەیەک دەبی فکر بکاتەوە بە هیچ شێوەیەک ڕوخەس وەرنەگری ئیلا دەبی عەزائیم وەرگری کەسی پێشەنگ کەسێکە کە کەسێکی ئاساییە بۆ ئەوی بیستی ڕوخسەت وەربگری وڵای کاکە لەبەر ئەوەی تووشی ئەو کارە بوومە چونکە گەر بێت و کەسی پێشەنگ لە ڕێی لابدا چەندەها کەس لە ڕێلا دەچی چەندەها کەس دەبێتە هۆی ساربوونەوە زۆر جارێ نمونە دەینینەوە کە چەندەها بانخوازی گەورە گەورە هەبوونە ئەو بانخوازان لەبەر ئەوەی کە کاتێک کەسێک بە شێوەیەک لە شێوەیەک بەرژەوەنیەشی دنیاییان پێشکەشکردی ڕاستەوخۆ هاتیان بەرژەوەنیەکی ئینجا پەیوەستی بە خودی خۆی بووە یان پەیوەستی بە خێزانمان و منداڵی بووە یان پێویستەکەی بنەتەوە کە بەرژەوەندیەکی نەتەوەیی بووە کە لەو کاتێ ڕاستەخۆ بەرژەوەندی ئاینەکەی و پژوێ خستی و کەوتوتە دۆ بەرژەوەندی خۆیدا کە کاتێکدا کەوتوتە بەرژەوەندی خۆیدا کە پێشەنگبوونێکی ناشینی پێشکەشکردیا تاکو ئێستا خەڵک کاتێک باسی بانخواز دەکەن ڕاستەخۆ نمونەکرد بۆ دێنەوە ئەم نمونە دەرێت دەتان هەوێ ئێوەش وەکو فڵان بن کە بەناوبانگ بن لە پاشەوەی کە بەناوبانگ بوون پشت لە ئیسلام بکەن پشت لە ئاین ئیسلام بکەن بۆیە ئاین پلەیەکە وەکو پلەبەندی دومیشمان باس کرد باسی نەتەوەمان کرد ئەلئومە بەبەسمان گوتمان ئەلئومە ئەمە دوو جۆرە ئومەتمان هەیە کە ئومەتێک کە لەسەر ئەساسی بیر و باوەڕ و عەقیدە و ئەو بابەتە ئیمان و ئەو بابەتانە هەروە ئومەتێکمان هەیە کە لەسەر ئەساسی نەتەوەیەکمان هەیە لەسەر ئەساسی زمان و لەسەر ئەساسی نەژاددا کە لە ئیسلامدا کە یەکەمیان ئەولاترە گرنگترە کە گرنگی پێ بدەین ئەگەر بێت و ڕاستی و دروستی لەسەر هەموو خەڵکەکە هەبوو کە خۆی بە ئومەتی ئیسلامدانە کە کاتێک دەبینی لە سەردەمێک لە سەردەمەکاندا کە دەبینین کە لە چەند شوێنێک کە ئەگەر بگەڕێنەوە سەر دەوڵەتەکانی ئەمەوی و هەروە عەباسی و عەباسیەکان و هەروە ئەمەویەکان دەبینین دەوڵەتی یەکەم دەوڵەتێکی عەرەبی بووە هەروە دەوڵەتی عەباسی هەروە هاشیم بووە هەروە دەوڵەتی سەلجوقیەکان کە تورک بوون هەروە دەوڵەتی ئەیوبیەکان کە کورد بوون هەروە دەوڵەتی عوثمانیەکان کە بە شێوەیەک کە ئەوانیش تورک بوون دەبین هەمویان شتێک کۆیان کردیتەوە کە ئەویش لەسەر ئەساسی نەتەوەی ئومەی ئیسلامی کە ئومەی ئیسلامی کە ئەویان گرنگترە بۆ ئەوەی خەڵک کۆبکەوە کە ئومەی ئیسلامی تاکو ئێستاکەش ئەگەر بێت و دەبینی کە ئەمەیان گەورەتر و چاکترە ئەمەیان گەورەتر و ئەگەر بێت و تەشبیه نەبێ ینی تەماشا ئەمریکا بکەم ئەمریکا کە 52 ویلایەتی هەیە لەسەر چ شتێک کۆبوونەوە لەسەر ئەساسی ئومە نەتەوەی پێی دەنێن هاوڵاتی بوونی چی ویلایەتی ئەمریکایدا هەموو ئەو کەسانی کە خۆیان بە ئومەتی ئەمریکی دادن ئینجا ڕەشپێست تێدا ئینجا ئەفریقی تێدا ئینجا ئاسیایی تێدا ئینجا ئوسترالی تێدا ئینجا کەنەدیدا هەموو زۆرش تێدا بەڵام هاتیە سنوورێکی دێنە ئەو سنووری بەزانوێت تەنها ئینسان لەسەر سنووری زمان لەگەر یەک کۆبێتەوە یان لەسەر ئەساسی خاک لەگەر یەک کۆبێتەوە یان لەسەر ئەساسی نەژاد لەگەر یەک کۆبتەوە بەڵکو لەسەر ئەساسێک کە مەبادئ لەسەر ئەساسی بیر و باوەڕ بۆ ئیسلام کاتێک دەبینی هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم إن هذه أمتكم أمة واحدة أمتي إسلام يك أمتي أمة واحدة وأنا ربكم فاتقون كأمتكم أمة واحدة كأمتي إسلام ئومەتی ئیسلامە کە ئێمە دەبی ئەو سەترە گەورەی بەکاربینین بۆ ئەوی هەموو موسڵمانان تێدا کۆبکەینەوە چونکە دوژمنان هاتوونە ئەم موسڵمانانی هەموو تەزیئە کردێ بۆ یە کەسی پێشەنگ دەبی هەوڵ بدا لە سنوورێکی
گەورەتر فکر بکاتەوە نە لە سنوورێکی بچووکدا لە سنوورێکی خێلەیی یان لە سنوورێکی هۆز یان لە سنوورێکی حزبی یان لە سنوورێکی نەتەوەیی لەسەر ئەساسی نەژاد بەڵکو لەسەر سنوورێکی گەورەتر کە ئومە ئیسلامی کە لەسەر ئەساسی فکر لەسەر ئەساسی بیر و باوەڕ لەسەر ئەساسی ئیمان لەسەر ئەساسی عەقیدە فکر بکاتەوە کە خۆشەویستی و ڕکلێبوونەوەشی هەر لەسەر ئەساسی ئەو بنچینەی بی هەروە قازان بەرژەوەندیەکانیش هەموو لەو چارچەوەی کۆ بکاتەوە کەواتە پلەی یەکەم باسی ئاینمان کرد هەروە پلەی دووەمیش باسی نەتەوامان کرد لەویش لە بەرنامەی چلودووم. ئەم بەرنمەیە کە تایبەتە بە گرنگجیدان کە پلەبەندی سێیەم شت کە پێویستە کە گرنگجی پێ بدەیت کە سێیەم شت کە پێویستە گرنگجی پێ بدەیت ئەویش نەفسی خۆتە کە خودی نەفسی خۆتە کە دیارە نەفس کە مەبەستمان ئەم زاتەیە کە پێک هاتووە لە چەند پێک هاتەیە کە لە ڕۆح و هەروەها لە جەسەد و هەروە لە عەقڵ و هەروە لە عاتیفە و هەروەها ئەگەر بێتون دەرونیش لێک بدەینەوە ئەو بابەتانە ئەوە دەبینین ئایا ئینسان کاتێک تەمەشای خۆی دەکات گرنگجی بە خۆی بدە بە خودی خۆی مەبەستمان لێرە نییە باسی نەفسی بکەین زۆرەکانی نەفس بکەین نەفس هەروە چۆن تەسکێ دەکرێت ئەو بابەتانە مەبەستمان لە نەفسدا مەبەستی خودی خۆی خودی کە گرنگجیدان بە خودی خۆی ئینسان کە گرنگجی بە خۆی بدە اینجا کاتێک باسی گرنگجی بە خۆ دەدەین ئینسانش کە پێک هاتووە لە چەند شتێکدا گرنگجی لە چ ڕوویەک بەخۆ بدە وەکو دیارە ئەگەر بێت و تەمەشا بابرێن کە کاتێک تەمەشا کاری بەڕێوەبردن و یان کارژێڕی دەکەین کە چۆن پلاندا دەنێن لە بۆ ئەوەی پرۆژەیەک بەهێزبی و هەروە پرۆژەیەک سەرکەوتوبی دین خاڵە بەهێزەکانی ئەم پرۆژە باز دەکەن هەروە خاڵاوازەکانیشی دیار دەکەن هەروەها ئەو دەرفەتانەی ئەم پرۆژە هەیتی ئای دەتوانانی چ دەرفەتێک بقۆستەوە ئەو دەرفەتانە بەکاربینەوە ئەوی تێرە سەرکە هەروەها مەترسیەکان لەسەر ئەم پرۆژەدا چییە بە هەمان شێوە ئینسانیش کاتێک دەیهەوێ گرنگجی بەخۆبدە لەو چوار ڕوانگە کە پێدەین سوات کە تەریقەی سواتە بۆ پلاندانان و هەروە بۆ تەقیمی خۆت کە بێ تەقیمی خۆت بکەی هەروەها ئەو تەقیمەی خۆی لەسەر ئەساسی ئەوەی تەمەشا دەکەی ئایا ئەو خاڵە بەهێزانەی لە خودی خۆتدا هەیە چییە لە نەفسی خۆتدا هەیە چییە لە ذاتی خۆتدا هەیە چییە ئەو خاڵە بەهێزانەی کە دەبینی کەسێکی لەسەر خۆی کەسێکی ئارامگری هەروە کەسێکی گوێ لە خەڵک دەگری هەروە کەسێکی کە خەمی خەڵکتە ئەمان هەموو خاڵی ئیزابیە هەروە کەسێکی کە لە خەڵک دەبووری ئەمە هەموو خاڵی ئیزابی کەسێکی کە موسڕی لەسەر ئەفکارەکانت تا هەروە قناعاتت کاتی قناعات و یان بیر و باوڕت ناگۆڕی ئیلا لەسەر ئەساسی بنچینەی زانست و لەسەر ئەساسی کە بەڵگە هێنانەوە نەبێ ئەمانە هەموو پێدەنێت چی پێدەین خاڵی بەهێزدا هەروە خاڵی بەهێزە هەروەها کە دەبینی تۆ توانات هەیە لەگەر تیم ئیش بکەی هەروەها لە بواری کۆمەڵایەتی بەهێزی لە بواری زانستی بەهێزی هەروەها لە بواری تەندروستی گرنگجی بە جەستەی خۆت دەی جەستەیەکی تونند و تۆڵتێ ئەمانە هەمووی خاڵی بەهێزن کەواتە خاڵە بەهێزەکان دەبیستی لێ بکەی دەبی گرنگتریا زیاتریان پێ بدەین هەروە زیاتر پەریان پێ بدەین ئەمە پێدرین گرنگجیدان بە خۆت دەمە بەسمان لێرە کە باسمان کرد کە پلانت بۆ ئاین هەبی کە پلان بۆ پلەبەندیەکە یەک پلەبەندی دووەم کە پلان بۆ پلەبەندی هەیە پلەبەندی دووەکە گوتمانە پلەبەندی سێم کە گوتمانچێکە گرنگجیدان بەخۆتە گرنگجیدان بەخۆتە ئەویش گوتمان لە چوار خاڵ بەهێزی خاڵە بەهێزەکانی خۆت دیار دەکەی پەرەی زیاتر پێدەدەی اینجا بە خۆت دەنووسی ئەو خاڵە بەهێزانەی لە لای خۆتدا هەیە چییە هەر خاڵە بەهێزەکەت اینجا لە ناو خۆیت یان لە دەرەوەی خۆیت ئەم خاڵە بەهێزانە کە پێویستە گرنگجی زیاتر پێ بدەیت و پەرەی زیاتر پێ بدەیت بەهێزتریان بکەیت بۆ نمونە توانای لەبەرکردنێکی چاکتێ پێویستە گرنگجی بە لەبەرکردنی بدەیت هەروە توانای تێگەیشتنی پێویستە شت بخوێنی و ئەو بابەتانە بە هەمان شێوە هەروەها کاتێک دێین باسی خاڵاوازەکان دەکەیت تۆ خاڵاوازەکانی خۆت بە هەمان شێوە بی کە ئەو خاڵاوازانەی هەیتت کە بە شێوەیەک لە شێوەکاندا چینێ بکەی کە نەیهێڵی اینجا خاڵاوازەکان لەوانەیە کەسێک بی کە لە بڕیاردان بترسی کە لە بڕیاردان درس دەبی جورئەتی بڕیاردان دروستکە یان کاتێک دەبینی خاڵاوازێ ناتوانانی بەرەنگاری جەماوەر بی و قسە بکەی لەو کاتێک پێویستە تۆ ئەو خاڵەلاوازەی خۆچی لێ بکەی ئیسفادەی لێ بکەی کە بیت ئەو خاڵاوازم لێ پێویستە نهێنم هەروە ئەگەر بێت و دەرفەتەکان بقۆزی و هەروە مەترسیەکانی کە لەسەرتا نەخۆشیەک هەیە هەروەها ئەگەر بێت و لە شێوەیەک لە شێوەکان کێشەیەک تێ ئەو چی خاڵە مەترسیانەت هەیە کە بەسەردا پێویستە ئەو مەترسیانە نەهێلی بۆیە کاتێک تەمەشا ئاەتی خوای پەروەردگار پاراستنی گیان و نەفس کە پلەیەکە گوتمە پلە سەیە
كخواي پروردگار فرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم كيكم شد كباسي رزقار بوندا كبو أوي خومان باريزين لأغري دوزغدا قوا أنفسكم وأهليكم نارا كخومان يكمشد إنزا وأهليكم هروها كباسي مالو مندالو خيزانو أو كساني كان يزيكا پێویستە کەسی پێشەنگ گرنگی بە نەفسی خۆی بدات بەڕاستی کە ئەوە زۆر گرنگە کە لە ڕووی ئیمانی کە زۆر بابەتێکی گرنگە کە لە ڕووی ئیمانی کە گرنگیەکی تایبەتی بەخۆ بدەی و بێفیزی و ئارامگریەکی تەواوت هەبی هەروە ڕازیبوونت هەبی هەروە کەسێکی ئاسان و سەهل و هەیین بی لەین بی کارکردن لەسەر خودی خۆت لەبەر خەڵک نەبی ئاگادار بێ ئەمە زۆر گرنگە کە نیەت زۆر گرنگە کە کاتێک دەی گرنگی بە خۆت دەدەی لەبەر خۆتی خۆت نەبی تەنها مەبەستەکە چێت بریتە لەبەر ئەوەی گرنگی زیاتر بەخۆ دەدەی بۆ ئەوەی ڕەزامەندی خوا پەروەردگار بەدەست بین هەروە لە ڕووی زانستی پێویستە گرنگی بەخۆ بدەیت هەروە لە ڕووی تەندروستی پێویستە گرنگی بەخۆ بدەیت هەروە لە ڕووی کۆمەڵایەتی پێویستە گرنگی بەخۆ بدەیت هەروەها چارەسەرکردنی تواناییەکان ئەگەر بێت و دەبینی توانایەک لە شتێک بەهێزە پێویستە بەهێزی کە ئەگەر لاوازە پێویستە کار لەسەر بکەین بەهێز بکەین وەکو تاردان وەکو کاری خۆبەخشی وەکو بەڕێوەبردنی کار هەروەها بەڕێوەبردنی دارایی هەروەها چەندەها بابەتی تر کە تۆ دەبینی لەم بواراندا تواناییەکانی خۆت بەهێز دەکەی ئینجا تواناییەکانی خۆت لە ڕووی لە وەرزشی دەڵێ هەروەها لە ڕووی زانستی دەرێ هەروەها لە ڕووی ئیداری دەرێ لە ڕووی ئیداری دەرێ هەروەها لە ڕووی مالی دەرێ ئەم بابەتانە پێویستە بەهێزکەی بۆ ئەوەی توانای خۆت بەهێزکەی باشترین کار جاروێ کە پێویستە بەشداری خوڵ و ئەبابەتانە بکەین یان لەگەر تیمێک ئیش بکەیت ئەو تیمێکی کە کەسی شارەزای تێدا لەو بوارە کە کاتێک تۆ لە بەڕێوەبردن و هەروە لە پلاندانان لاوازی کە پێویستە لەگە کۆمەڵە کەسێک هەڵسوکەوت بکەیت کە لە ڕووی پلاندانان زۆر کەسی بەهێزێ بۆیە پێویستە کە ئەو مرۆڤە کە باسمان کرد پلەبەندی سێم کە پێویستە کە گرنگی بە خودی خۆی بدە کە خودی خۆی لەکن گرنگ بی کە ئەو خودی گرنگدان بە خودی خۆشدا کە هەموو بابەتەکان دەگرێتەوە کە ئەو بابەتی زیاتر گرنگیان بە خۆت بە خودی خۆی کە نەفس گرنگدان بە نەفسدا لەم کاتە دیار دەکەوێت کە کاتێک باسی هاوسەنجی دەکەین هاوسەنجی بوون لە نێوان ڕوح و هەروە جەسەد و هەروە عەقڵ و هەروە عاتیفە کە پلەبەندی سێم پێویستە پلانی دابنێن ئەوەیە کە گرنگی بە خودی خۆی بدە ئینسان کە خۆی لەبیر نەکا کە ئەویش نمرە سەی دەدەنێ هەروە پلەی سێم وەردەگرێن ئینشاءالله لە بەرنامەی داهاتوو باسی پلەی چارەم و هەروە پلەی پێنجەمەکەم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.